بەدەر لە پیرۆزبایی من ناڵێم پیرۆزبایی یەکەم وەکو هەموو دووبارە بوونەوەیەک من ئەمەوێت کە تونند و تیژی دژی ژنان بە هیچ شێوەیەک نەکرێت. بە هەموو شێوەیەک ژن ئەبێت لەسەر پێی خۆی بۆستێت، ژن ئەبێ خۆی دروست کات. پێویستە خۆیان بەرەنگار بوونەوە لەو تونند و تیژیانە هەڵوێستیانە بێت کە نەکرێتی تر سوکایەتی و کە دژایەتی و هەموو شتێ قبول نەکرێت. تەواو ئێمەش وەکو پیاوان ڕۆڵمانەیە لە کۆمەڵگە. پیرۆزبایی 8 مارس لە سەرجەم ژنانی جیهان، ژنانی کوردستان بە تایبەتی، ژنانی ئازادی خواز، هەموو چینەکان ئافرەت بەگشتی. هیوادارم بتوانن ئەم ڕۆژە تەنها ڕۆژێک نەبێت بۆ یادکردنەوەی ئازادی ژنان و یادی ژنان، هەموو ڕۆژێک ژنان بتوانن لە هەموو بوارەکانی ژیانی خۆیاندا خۆیان بسەلمێنن، خۆیان بەرنە پێشەوە و بە سربەستانەیەکی جوان سنووردار ڕێکوپێک بتوان خۆیان بسەلمێنن لە مجتەماع. من پێم وانییە بتوانن لە یەک ڕۆژە، من باسی یەک ڕۆژ ناکەم، یعنی لە یەک ڕۆژە ناتوانانی تۆ بە بەرەنگاری ئەو ڕۆژە بیتەوە، هەچی بکری لەوا چێهرە ئەلام بێ و قسەی باقوبریق بێ و لە 8 مارس ئەمە زۆر شتەکانە بیستین و زۆر شتەکەین بەڵام هیچی تطبیق ناکرێ و نابیسترێ. گرنگە ئێمە ئیش بکرێ بۆ گۆڕینی فکرەی مجتەماع، بۆ گۆڕین لە ڕەچەڵەکەوە تۆ شتەکان بگۆڕی بە یاسابی گۆڕی بە کۆمەڵێ ینی خستنەکایی ژنەکانە بۆ نمونە بیان هێنیتە ناو بوارەکانەوە ئەو خۆی بسەلمێنێ لە دەستڕەنگینیە، لە هونەرە، لە بوارەکانی یاسایە، لە هەموو بوارەکانی ژیانە بێتە پێشەوە خۆی بسەلمێنێت، چاو نەترس بێت کە تۆ هەڵە نەکەیت نابێ بترسیت، بە ئازادی ڕەهاوە بیتە پێشەوە. باوەڕم پێ بکە خۆت ئافرەت خۆی لە خۆیە ئازادی نەبێت کەس پێی نابەخشێت، چکە ئازادی ئەسەندرێ نادرێ. یعنی ئافرەت ئەگەر خۆی هەوڵ نەیە بۆ ئەو ئیشەی کە ئەیکا هەنگاو نەنێت کەس یارمەتی دەری نییە، بەڵام ئەگەر هەنگاوێکی جوانت نا هەنگاوی دووەمە جوانترە بێ، هی سێهەمە جوانترە بێ. گرنگەوەی بتانی چێژ لەو ئازادیە وەرگری، چێژ لەو سەرکەوتنانی خۆت وەرگری بە شێوەیەکی جوان و سنووردار. گەزان دەوری سەرەکی هەیە لە بنیادنانی کۆمەلگایە بە تایبەتیش ئافرەتە، چونکە هەر لە سەرەتایی مناڵیەوە کە مناڵ لە دایکە بێ ئەمە کوڕە ئەمە کچە زۆر تۆ بۆ نیە ئەمە بکەیت، تۆ بۆ نیە ئەوە بکەیت، ئەو جیاکاریە کە لە خێزانە سەرەتاوە ئەکرێت ئەبێ لە خێزانە سەیتەرە بکرێت، ئەوە بێت تەوعی یەکەم خێزانەکان بێت، ئەبێ بەرچاوڕوونی زیاتر هەبێت لە ناو خێزانەکانە، ئەو جیاوازیە نەهێڵێ و فێر کرێت ئەمە هەڵەیە، ئەمە ڕاستە، من ئەمە مەمنوعە بۆ ئەمە مەمنوعە، ئەبێت تێبگەێنرێت، فێر کرێت چۆنە نەک وەکو دیلێک وەکو سجنێک معاملە لەگەڵ ئافرەتەکە بکرێت. ئەمڕۆ لێرەوە من پیرۆزبایی خۆم بە 8 مارس لە تەواوی ژنانی جیهان پیرۆز دەکەم، لە ژنانی ڕەنجدەر و ژنانی ئازاد. ئێمە پێویستە وەکو ژنانی گەنج و هەوڵ بین زیاتر هۆشیار بینەوە، کتێب زیاتر بخوێنەوە، سیمینار زیاتر پێشکەشکەین بۆ ئەوەی چاومان بکرێتەوە بەم جیهانێکە هەیە و هەوڵ بین داواکارین لە ڕێکخراوە ژنانەکانیش کە بە عەقڵێکی ژنانە بیر بکەنەوە و کار و خەبات بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان.